من نەوشیروان عەبدوڕەحمان ڕەشید، دانیشتووی قەزای دووکانم، تەمەنم 24 ساڵە، نزیکی 3 بۆ 4 ساڵە چێ مار بەخێوەکەم و خولای بەخێوکردنی مارم هەبووە لە مناڵێەوە. سەرەتا مارێکی بچووک بوو کە لە ماڵەوە گرتم، بستێگە بوو، ئیتر وردە وردە ماری ترم پێوە زیاد کرد و لایڤم پێ کردە و زانیم بینەرەکانم و دەوروبەرەکەم بە دڵیانە، تی وردە وردە ماری کەم پیا کرد و ماری کەم زۆر کرد و هەتاوای لێهات ژوورێکم تایبەت کرد بە مارەکانم لە ماڵەکەی خۆما و زۆریش مرتاحم لە ناویانەوە، ئیتر ڕۆژانە چەند کاتژمێرێک لە نایانە بەسرە بم و خواردنیانە دەمێ و هێمە دەرەوە و زۆر جار گەشتیاردیان سەیریانەکەن و ڕسمیانەگرن و کاتیان لەگەڵ بەسرە بن. من بە زۆری ڕەژمار بەخێوەکەم و ڕەژمارانەی کە بێژەهرن زیاتر دڵی مریشیانە دەمێ یاخود جگەری مریشک و سیقەتۆرەی مریشک. ئەگەر ئاژەڵی بچووکی زیندوشم دەستکەوێت ئەتوانم بیان دەمێت لەبەر ڕنگ و پێستی مارەکە وا باشترە کە بە فرێشی جارجارە شتیان بیتێ لە مانگێکە جارێک کەمتری شێشەی نییە و شێواز ئەو جۆرانەی کەم بە خێوانەکەم زۆربیان ڕەژمارن. دوو جۆری تریشم هەیە کە ماری بەحری پێڵێن لە ناو بەحرە ئاژی دێتە ناو لێواری بەحرەکان و ئەویش بێژەهرە. جۆرێکی تریشم هەیە ماری حەربی پێڵێن، هەر بە شەڕکەر ناسراوە، پاقلاوەیشی پێڵێن، ئەویشیان بێژەهرە کە ئەڵێن بێژەهر واتە بەس دانی وەک قازی هەیە، کەڵبە تیژەکەی نییە و هیچ ژەهرێکی نییە، ئەویش بە هەمان شێوە هەر دڵی مریشک و سیقەتۆرەی مریشک و ئەم شتانە ئەخوات. ئامانجی من لە بەخێوکردن و ڕاگررتنی ڕژمار بە زۆری ئەوەیە کە پامێک بگێنم بۆ هەموو خەڵک کە لە مناڵی ئێمەوا فێرکراوین کە لە مار بترسین، بە تایبەتی لە ڕژمار کە زۆر پەنتەیە ئەڵێ ڕژمار هەتا ئازاری نەدەی پێێتەوە نادا. ئەم قسە دوورە لە ڕاستیەوە، چکە ڕژمارێک ئەگەر خۆی ژەهری نەبێ و نەتوانێت پێوەدا تۆ تووڕێی کەیت و بیکوژی هەر شتێکی لێ بگە هەر ناتوانێت پێێتەوە بە واتە ئەم قسە دوورە لە ڕاستیەوە بە هەموو شێوازێک. من بە بەڵگەشەوە قساکەم ئێستا بۆ ئەم مارە ڕژمارە، ئێستا وا من زۆر عەزێتمدا کوا بۆ پێوەی نەدام، چکە ڕژ خۆی بێژەهرە. بەس جۆرەکانی کە ژەهردارن ئەوانە مەترسیدارن، ئەتوانی لە هەر شوێنێک بینیت ئەتوانی بیان کوژیت، هیچ مشکلەیەکیان نیە. بەڵام ئەوانەی کە بێژەهرن و بێمەترسین گوناحە بکوژێن لەبەرەوەی دۆستی ژینگن و لە فەلاحەکان و جوتیارەکانی ژەتوانن پرسیار بکەن لە برا بەڕێزەکان، ئەوانی ژەتوانن شاید حاڵی ئەو وەزع بن کە ڕژمار چەند ساڵە خەڵک هەر و توێتی کاکە مەی گوژن لەبەرەوەی ماری ژەهراوی ئەخوات و تووشیانە هەرچی مشک و جرج و ئەم شتانەیە کە لە زەرد بە چێڵگەکان ئەگەیەنێ ئەوانی شەمووی ئەخوات. بۆیە لە کۆنیشەوە هەر وتویانە ڕژمار مەکوژن سوودی هەیە، بەڵام ئێستا خەڵک وای لە هاتووە هەر ئەگەڕێتەوە بەسەر و قسە کۆنە کە ئەڵێ ڕژمار ئازاری بێ پێێتەوەدا و ئەتکوژێ. ئەم قسەیە دوورە لە ڕاستیەوە. جایی وایە ئەڵێ چۆن ماری ژەهراوی بێژەهر لە یەک جاکەینەوە، زۆر ئاسانە. یەکەم شت ماری ژەهراوی کورتە لە 80 سانتیم بۆ مەترێک درێژتر نابێ، بە پێچوانەوە ڕژماری بێژەهرەکە تا 2 مەترونی و تا 2 مەتر کەمی هەیە لە 2 مەتر کەمتر بێ، بە زۆری لە 2 مەتر زیاترن. و خاڵی دووەمیشیان ئەو مارانەی کە ژەهراوین ژێرملیان بە کاملی ڕەشە یاخود سپیە، بەڵام بە پێچوانەوە ڕژمارە بێژەهرەکان بەو شێوازە سووری لەگەڵایە، نوتەی سووری پێوەیە و لەغاو سووریشی پێڵێن لە کوردەواری خۆمانە. جیاوازی سێمیشان ئەوەیە چاوی ڕژماری ژەهراوی بە کاملی ڕەشە، وەکو با بڵین نقێمێکی ڕەژ وایە کامل ڕەشە، بەڵام بێژەهرەکان وەکو چاوی ماسی مرۆڤ وایە، واتە گلێنەی هەیە و پێڵووی سپیشی هەیە بە دەوریا. خاڵی چوارەمیان جیاوازەکەی ئەوەیە کۆتایی کلکی ڕژماری بێژەهر باریک و درێژە بێتەوە، بەڵام کۆتایی کلکی ڕژمارە ژەهراویەکە یعنی لە ئەستوریەوە لە پڕ باریکە بێتەوە و کورتە، یعنی زۆر درێژ نابێتەوە. خاڵی پێنجەمیشیان ئەو بارانەی کە ژەهراوین زمانیان کە دەرەکەن کامل زمانی ڕەشە، بەڵام بێژەهرەکان سەرەتای زمانیان سوورە ئەنج ئەبێ بەڕەش. سوودەکانی ڕژمار زۆرن. یەکەم سوودی ئەوەیە دۆستی فەلاحەکانە کە جرج و مشکەکانە خوا بۆ شەڵگە سوودی هەیە. دووەم سوودیشی ئەوەیە کە
ماری ژەهراوی ئەخوات ئەمەش سوودێکی هەیە بۆ تەواوی مرۆڤایەتی کە مارە ژەهراوەکانمان لە کۆڵەکاتەوە بۆیە پێویستە ماری ڕەش بە هیچ شێوازێک نەکوژین وەزایدان سوودێکی تریشی هەیە ئەویش کاژەکەیەتی کە زەیتی لێ دروست دەکەین بۆ قژ و ڕیش و سمێڵ کە بە قۆتری ئەکات و پڕتری ئەکات و دژی ڕوتانەوەیە وە سوود لە ئەشتوانی گۆشتەکەی بخۆی ئەگەر زۆر ناچار بووی کە ئازارێکی زۆرتە بوو لە بڕبڕەکان و پشت و قاچ و شوێنانت ئەتوانی گۆشتەکەی بخۆی ئیسپادەی لێ ئەەکەیت. من جگە لەوەی مار بەخێو دەکەم چەند ئاژەڵێکی تریش بەخێوەکەم هەر لە ماڵەکەی خۆماوەکو و نەعامەوکی سەڵ و کەروێشک و ماسی و سمۆرە و چەند ئاژەڵێکی تریش کە هەر حەزەکەم بەخێویانکەم بەڵام ئەکسەرەتی خولیاکەی من بۆ مارە.